سڵای خۆی گەورەتان لەبێت خوێندکاران، کێ هەیە لە ئێمە هیچ کاتێک هەڵی نەکردبێت لە قوتابخانە و لە تاقیکردنەوەکاندا. بێگومان هەمومان هەڵەمان کردووە. هەڵەکردن شتێکی ئاساییە، بەڵام ئەوەی نائاساییە ئەوەیە کەوا ئەم هەڵەیە چەندین جا دووبارە بکەیتەوە. بۆیە ئێمە لە ڤیدیۆی ئەمڕۆماندا 7 هەڵەی دیاری خوێندکارانمان دیاری کردو بۆتان تا ئێوە دوور بن لەو هەڵانە و نمرەیەکی زۆر باش بەدەست بهێنن و زانیاریەکانتان بیر نەچێتەوە. ئەگەر دەتانەوێت بزانن ئەو هەڵانە چین، ئەوا تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. پشت گوێ خستن. خوێندکار زۆرجار کاتێک لە قوتابخانە بابەتێک دەخوێنرێت سعی تێدا ناکاتەوە، هەڵی دەگرێت بۆ شەوی تاقیکردنەوە. لە شەوی تاقیکردنەوەشدا چونکە کاتی کەمە تووشی دڵەڕاکی و سترێس دەبێت، نازانێت لەو ماوەکەمەدا سعی لە کامیاندا بکات. بۆیە باشتر وایە هەموو ڕۆژێک ئەو بابەتی پێتان دەدرێت سعی تێدا بکەن و هیچ هەڵ نەگریت بۆ ڕۆژی دواتر، چونکە دەڵێت بۆ بەیانی سعی دەکەم، بەیانیش دەبێت بە دوو بەیانی، دوو بەیانیش بۆ سێ بەیانی و هەتا وای لێ دێت هەر سعی تێدا ناکەیت تا شەوی تاقیکردنەوە. پلاندانانی هەڵا. زۆر خوێندکار هەن هێشتا نازانن پلانێکی سعیکردنی باش بۆ خۆیان دابنێن، یانیش هەر داینانن کە ئەمەیان زۆر هەڵەیە، یاخود دایدەنێن بەڵام جێبەجێی ناکەن کە ئەمەشیان دووبارە تەنها کات کوشتنە. کەواتە ئەم جۆرە خوێندکارانە بۆچی پلانەکانیان جێبەجێ ناکەن؟ چونکە شێوازی دانانەکەی هەڵەیە، واتە یان ئەوەی زۆر بە قورسی و بە وردی دایدەنێن یاخود بە ئیهمالی دایدەنێن و تەنها سعیکردنی تێدا دەنووسن کە ئەمەش وا دەکات دواتر تاقەتی سعیکردنیان نەبێت، کەواتە لە هەردوو حاڵەتەکەدا جێبەجێکردنیان سەخت دەبێت. هەر بۆیە خۆت فێری شێوازی دانانی پلانی دروست بکە. بیربڵاوی تەرکیز، واتە ئەو هۆکارانی کە بیرت بەرشۆ بڵاو دەکەن خۆتیان لێ بە دوور بگرا، وەکو بەکارهێنانی مۆبایل لە کاتی سعیکردندا. تەنانەت ئەگەر بۆ یەک یان دوو خولەکیش پێ بەکاری بهێنیت ئەوا تەرکیزت کەم دەکەنەوە لە کاتی سعیکردندا، بۆیە پێویستت بە کاتی زیاتر دەبێت هەتا سعی لە هەمان بابەتدا تەواو بکەیت، کەواتە بە بەکارهێنانی یەک یانیش دوو خولەکی مۆبایل بەدەستی خۆت تەرکیزت کەم مەکەرەوە. کردنی دوو کار لە یەک کاتدا. لە کاتی سعیکردندا هەڵەترین کار کە بیکەیت ئەنجامدانی دووکارە بەسەریەکەوە. بۆ نمونە لە کاتی نانخواردندا سعی بکەیت، یانیش سعی بکەیت و مۆبایل بەکار بهێنیت، یاخود سعی لەوانەکانی قوتابخانەدا بکەیت و بەڵام لە پاڵیشیدا کتێبێکی دڵخوازی خۆت بخوێنیتەوە. بەدڵنیاییەوە ئەمە دەبێتە هۆی کەمبوونەوەی تەرکیزت، بۆیە بۆ ئەوەی بەباشی و بە تەرکیز و بە کاتێکی کەم سعیەکانت تەواو بکەیت ئەوا لە یەک کاتدا دوو کاری جیاواز مەکە. پشتگوێ خستنی فێربوونی چالاکانە، واتە چۆن؟ واتە تەنها بە بێدەنگی سعی بکەیت یان تەنها بە چاو زانیاریەکان بخوێنیتەوە. هەوڵ بدە لە کاتی سعیکردندا سوود لە هەموو هەستەوەرەکانت وەربگریت، بە تایبەتیش بینین و بیستن. لەوەی بەدەنگی بەرز زانیاریەکان بڵێیتەوە، یانیش بەدەستی خۆت دووبارە زانیاریەکان بنووسیتەوە لەسەر پارچە کاغەزێک، یانیش هایلایتی ڕەنگاوڕەنگ بەکار بهێنیت، واتە تا زانیاریەکان ڕەنگاوڕەنگ بکەیت مێشکت زووتر زانیاریەکان وەردەگرێت، یانیش کورتکراوە بەکار بهێنە، یانیش وێنەی بابەتەکەتان هەوڵ بدەن لەسەر دەفتەرەکانتان دووبارە دروستی بکەنەوە، بە تایبەتیش وانەی زیندەزانی و زانست. سعیکردن بە بێ پێداچوونەوە. یەکێک لە هەرە باوترین هەڵەکە خوێندکار ئەنجامی دەدات بریتیە لەوەی کە تەنها یەکجار سعی دەکات، کە بابەتەکەی خوێند و سعی تێدا کرد دووبارە پێداچوونەوەیەکی خێرای پێدا ناکات. دڵنیابن لەوەی ئەگەر بێت و پێداچوونەوەتان پێدا نەکرد ئەوا زانیاریەکانتان لەبیر دەچێتەوە لە ماوەیەکی کورتدا. درەنگمانەوە لە شەودا بۆ سعیکردن. زۆرجار ئەوەی وا دەکات ئەم هەڵەی ئەنجام بدەیت ئەوەیە کاتێک لە قوتابخانە دێیتەوە هیلاکی نزیکەی 2 بۆ 3 کاتژمێر دەخەویت. ئەمەش کار دەکاتە سەرخەوی شەوانێت، چەندێک زیاتر بخەویت لە ڕۆژدا شەوەکەی درەنتر خەوت لێ دەکەوێت، بۆیە هەوڵ بدە لە 45 خولەک زیاتر نەخەویت کاتێک لە قوتابخانە دێیتەوە، بۆ ئەوەی شەو زوو خەوت لێ بکەوێت و بەیانی زوو هەستێت لە خەو. ئێوەش لە کۆمنتدا هەڵی 8مان پێ بڵێن بەڕای ئێوە خراپترین هەڵا کە خوێندکار ئەنجامی بدات لە کاتی سعیکردندا چه هەڵەیەکە. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.